لە وەزارەتی نەوخۆ چ باسە؟ ڕێکخراوی بارزانی چییە و چۆن بۆتە بەدیلی حکوومەت؟ هەفتەی ڕابردوو بەڵگەنامەیەکی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان بە زمانی ئینگلیزی کەوتە بەردەست کەناڵەکانی ڕاگەیاندن و مەقۆ دروست بوو. تێدا وەزیری ناوخۆ بڕیاریدا بە گواستنەوەی گرێبەستەکانی خۆی بۆ ئیدارەدانی کامپەکانی ئاوارەکان لەگەڵ ڕێکخراوی کۆچی سەر بەنەتەوەیە گرتوەکان بۆ ڕێکخراوێکی حیزبی بە ناوی دەستگا و خێرخوازی بارزانی بێ هیچ بوونی ڕێکاری یاسایی و پێدانی دەرفەت بە ڕێکخراوەکانی تر. لە کاردانەوەی ئەوەدا هەردوو پەرلەمانتاری کورد لە بەغداد سەرکەوت شەمسەدین و دکتۆر غالب محەممەد بە زمانی ئینگلیزی نامەیەکیان ئاراستەی ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان کرد و ڕایانگەیان کە ئەو هەنگاوە نایاساییە و پێشنیاریان کرد کە گرێبەستەکان لە بری وەزارەتی ناوخۆ بدرێتە حکوومەتی ناوخۆیی پارێزگا و قەزاکان نەک ڕێکخراوێکی حیزبی. دوا بە دوای ئەم دوو پەرلەمانتارە فراکسیۆنەکانی یەکگرتو و کۆمەڵ و ژمارەیەک پەرلەمانتاری یەکێتی لە پەرلەمانی کوردستان بە فەرمی داوای ڕوونکردنەوەیان لە وەزیری ناوخۆ کرد. پاشان زیاتر لە 80 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بەیانێکی ناڕەزایەتیان دەرکرد دژی وەزارەتی ناوخۆ. بابەتەکە بۆتە جێگای گفتوگۆی زیاتر. ڕەحمان غەریب بەڕێوبەری سەنتەری میترۆ ڕەخنەی لەو پەرلەمانتار و ڕێکخراوانە گرت کە ئەم بابەتەیان وروژاندووە. لە فەیسبووکی خۆیەوە نووسی لای ئەم جۆرە کەسانە ململانەی سیاسی گرنگترە لە ژیانی ئاوارەکان لە کامپەکاندا کە ڕێکخراوی بارزانی سەرپەرشتیان دەکات. پاشان لە لێدوانێکیدا بۆ سولی تایمز ئاماژەی بەوە کرد. لە هەموو خۆناغێکە هەنی قەزیە هەیە سیاسیەکرێ لەبەرەوە ینی ڕخنم لەو بە سیاسیکردنەی بۆ نمونە قەزیەم هێنا قەزیەم ڕێکخراوی خێرخوازی بارزانیە یعنی بە سیاسی کرا گەتۆ سەرنجی یابێ زۆربەی و ڕێکخراوانەی ئیمزایان کردووە هیە منتیقی ئەملا من پێم وایە ئێستا کاتی ئەوە نییە ڕێکخراوەکان شەڕیەکەن ڕێکخراوەکان هەبێ هەر هەمویان لە قۆناغی خۆپارێزی لە کۆرۆنایە ڕۆڵیان هەبێ بەڵام پێم وابوو لەم قۆناغەیە ئێستا شەڕی ئەم قۆناغەمان نییە. کەواتە بەڕێزت پێت وایە پەرلەمانتارەکان ئەیانەوێ بۆ بەرژەوەندی حیزبەکانیان بەکاری بێنن ڕێکخراوە. بەڵێ ینی ئێستا بۆ نمونە ینی پەرلەمانتار ینی هەر پرسیارەکە ئەوەیە ئایا ئێستا کاتی ئەوەیە پەرلەمانتار مەشغوڵی ئەم مەوزوعە بێت یان بێ بە مەشغوڵی شتی تێبێ. ئێستا کاتی ئەوەیە پەرلەمان خۆی مەشغوڵ کا بە شتی لابەلاوە تەییدی مەجموعەی ڕێکخراو کا لە چی ڕێکخراوی تر پێم وایەوە ئیشی ئێستای پەرلەمان نییە یان پەرلەمانتار نییە. بەڵام هەردی ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی فیوچەر دەڵێ کاک ڕەحمانیان فۆبیای هاتنە سەرخەتی بەشێک لەلایەنە پەیوەندیدارەکان لێیاوە و پێی هەزم ناکرێت یان تا ئێستا بە خەیاڵی یاسای ژمارە 15 ساڵی 2001 بیر دەکاتەوە وەک ئەوەی هەموو فەرمانەکان لەژێر ڕکێف و دەسەڵاتی وەزارەتی ناوخۆدا بێت بۆ ڕێکخراوەکان جگەلەوەش ئەو ڕێکخراوانەی لە یاداشتەکەدا بەشدارن و کاک ڕەحمان بە تێوەگلاوی گەمەی حیزبی و گەلە کۆمە و شارچێتی ناویان دەهێنێت لەگەڵ هەندێکیان کاری هاوبەشی هەبووە و هەیە سبەی بە چی ڕوویەکەوە دەچێتە بەردەم ئۆفیس و بارەگاکانیان و داوای هاوبەشی و کاری پێکەوەییان لێ دەکات. بەشێک لەو پەرلەمانتارانە یەکێتیش کە خۆیان بەشێکن لە حکوومەت و جێگری وەزیری ناوخۆش لە حیزبەکەی ئەوانە و ڕێکخراوی خێرخوازی مامیش هاوشێوەی دەستگای خێرخوازی بارزانی هەیە و سەر بە بنەماڵەی تاڵەبانیە. ئەم دوو ڕێکخراوە کۆمەک و پشتیوانی دارایی لە حکوومەت وەردەگرن لە ڕێگەی حیزبەکانیانەوە و بە ناوی وەقفی بارزانی و تاڵەبانی تەنانەت کۆمەکی دەرەکیش دەدرێت بەمان کە تاکە سەرچاوەی ڕێکخراوەکانی ترە. کاروانگەزنەی پەرلەمانتاری یەکێتی لە پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ سولی تایمز ئاماژەی بەوە کرد کە ئەمە پێشێلکاریە و سکاڵا تۆمار دەکەم. ئەم یاسا ئەم پێشێلکاری جەنابی وەزیر پێچەوانەی ژمارە یاسای ژمارە 15 ساڵی 1993 و پێچەوانەی بڕگەی حوتە لە مادەی دوو یاسای وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان پشتبەز بەمانە من سکاڵا یاسایی تۆمار دەکەم و ئەمە حەقێکی عامە بە هیچ شێوەیەک لەگەڵەوە نیم کە هاوکاریەکانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕێکخراوێکی حکومی و ناحکومیەوە دابەش بکرێن. کێشەی من لەگەڵ ئەوەیە کە ڕێکخراوی حزبی ناکرێت بەشێک بێت لە معادلەکانی حکومڕانی ناکرێت حکومەت بخرێتە خزمەتی ڕێکخراوە حزبیەکانەوە. ئەمە بۆ ڕێکخراوی مامیش ڕاستە بۆ ڕێکخراوەکانی تریش لە کوردستان ڕاستە. کێشەی من لەگەڵەوەیە کە ئەم ڕێکخراوانە بە ناوی حکومەتەوە ساڵانە ملیۆنان دۆلار وەردەگرن پارەیەکی زۆر وەردەگرن ئێمە لە دابەشکردنی دڵنیانین. بەڵام ئەگەر حکومەت هەرێمی کوردستان خۆی کار بکات بە یاسای ژمارە 15 ساڵی 1993 کۆمەڵی هەیڤی سووری کوردستانی دروست بکات ئەو کاتە لەژێر هەیمەنە و چاودێری ڕاستەوخۆی حکومەت هەرێمی کوردستاندا دەبێت. و ئەگەر حکومەت وەکو لەنامەکەدا ئاماژەی پێکردووە دیانووی هەیە بۆی کە ناتوانێت ئەمە بکات باشترین ڕێگە چارە بەدیلی ئەمە ئەوەیە کەم هاوکاریاندا بە پارێزگاکان بیکەن. یعنی بۆچی نایدا و پارێزگاکان بۆ نایدا بەلا مەرکەزیەت
بۆ دێنی دا بەڕێکخراوێکی حزبی کە مازانی خاوەندارەتەکەی لای سەرۆش حکومەتەوە دەکرێت لای پارتیەوە دەکرێت من دڵنیات دەکەمەوە کەواز نایەنم سکاڵا تۆمار دەکەم واتە ناکرێ حکومەتی هەرێمی کوردستان بخرێتە خزمەتی ڕێکخراوێکی دیاریکرا و جای هەر کەسێکە هی یەکێتیە هی پارتیە هی گۆڕانە هی کۆمەڵە هی یەکگرتووە ئەی بۆچی پارتی پێڕەوانە بوو کاتی خۆی ڕێکخراوی ڕابطەی ئیسلامی وە بکات باش ئامان ناوکارەکانیان لێفرنەوە ئەی باسی باشە بۆچی وەزیری ناوخۆ دێ دەڵێت من ڕێگرم لەوەی کە هیچ کەسێک لە ڕاستەوخۆ و لە ڕێگەی خۆیەوە کەمپین و خێر بکات دەبێت هەموو بێتەوە حکومەت هەرێمی کوردستان ئەی کەواتە حکومەت هەرێمی کوردستان بۆچی هاوکارەکانی خۆی دا بە ڕێکخراوی بارزانی ئەمەش لە کاتێکدایە وەزارەتی ناوخۆ بەنیازە کۆمەک و کاری خێرخوازی هاوڵاتیانیش قەدەغە بکات کە تاکە شوێنە حکوومەت و حیزب دەسەڵاتی بەسەردانیە بەڵام وا خەریکە ئەو دەرگایەش لە هەژاران دەگیرێت و دەچێتە ژێر دەسەڵاتی حیزبەوە.